دوای ئەوەی گەیشتمە تاقتاق لە تاقتاق ئەم پردە هەیە کە پردێکی زۆر کۆنا لە ساڵی 1954 لەلایەن ئەڵمانیا بەردی بناغی دانرا و لە 1958 دەستکرا بە دروستکردنی واتە دوای 4 ساڵ. درێژی ئەم پردە 300 مەترە و پانیەکەی 13 مەترە. بەرزێکەشی 22 مەترە لە 7 کەوانە و 12 ڕاگر پێکاتەوە دسرێکی کۆنە لە تاقتاق. اینجا بەر لەوەی داخلی دسرەکە بیت کۆمەڵک خواردنگە لێرە هەیە شیرینی و کەباب و شتی خۆش. ئەو جارە جیاواز پێ خۆشش جیاواز تاقیکەمەوە دەمێت شیرینێکی خۆش تاقیکەمەوە لە تاقتاق بزانم ئەو دوکانە چی هەیە هەندێک سەرنجی ڕاکێشام لەگەڵم وەرن. اینجا ئەو دوکانەکەی کە باسم کرد زۆر جوانە ها جوانیان ڕازاندیتەوە سەرنجت ڕادەکێشیتن بزانم چه هەیە لە ژۆرێ هەموو گوڵ و گوڵ بێتە ناو گوڵان شتی وا دەبیتن. ئەی ماشەڵڵا واو زۆر جوانە وەرە وەرە تەماشا بەجددی زۆر جوانیان ڕازاندیتەوە. ئەوە جێی دوو خۆشەویستی ئەگەر هاتن لێرە دابنیشن هەدیەش هەیە دەتانن لە بۆ خۆیان بکڕن و شیرینیش بخۆن بە شیرینی قسەی بکەن زۆر خۆشە. ئێرەش زۆر زۆر جوانە بەجددی. ئەو کەسی لێ نیە ئێرە؟ سەلام عەلەیکوم. باشی خاتون جان ئەحواڵت؟ تەندروستیت باشە؟ هەمووشت باشە؟ الحەمدولیلا. ساڵم ڕۆژانە لە چەندەوە دوکانی دەکەنەوە؟ لە 8:30 تاوکو 12 شەو. تاوەکو 12 شەو دوکان ئەگەر هەندێک پێش مەمنونت دەبم. دوکانەکەتان زۆر زۆر جوان ڕازاندیتەوە بەجیانی ها. لەولاش باسم کرد گوتم دوو کوردستان دانایە خۆی دوو خۆشەویست بێن دابنیشن. هەیە دێن دابنیشن؟ ئاشکرای ئەمە حەقەتیە. بزانم چ شیرینیەک لێرە زۆر دەفرۆشێ هەموو شتێکتان هەیە؟ بەڵێ زیاتر شیرینەکان وەستاکەشمان کوردی ڕۆژهەڵاتە شیرینەکان زیاتر ئێرانی قەنادیە مەشەدیە نەرگەلیە پاقلاوەیە کێکی بە کرێمە ئایسکرێمی لێیە شەربەتی فرێشە. ئەمجێتخوا بە ئەمن دابنیشم ساردم لە بۆ بینە دەست خۆش ستان زۆر زۆر خۆشەوم لە بۆ بینە ئایسکرێم ئەیدێڵە ئایسکرێمە چ خۆشم لە بینە دەست خۆش بێ بە ئەمش بچم لەو جێ جوانەی بە تاقتێنە دابنیش قەینە نانە تەمەشا و گۆزە جوانانشیان دانەیە دیمەنێکی زۆر زۆر جوانە بەڕاستی.